خواجه بەس ئەو ساڵ گورەی کچم دەرچی خوایە ئیشەڵڵا ببتە دکتۆرە دەرەجەکانی باش بن وعدی یەک گۆلی چیرۆ لە عار نەکەی بە قوربانی نەکەی دیسان دەست بە نەزری نەکەی ها هەتا ئەوەندە شێم کڕیە دینارە پێ نەمایە دەتەوێت دیسان نەزرێ بکەی ها تێبی زگەکەت بە من بچوتێ بەجیسی تێ ماڵە وێران مەکە بەجیسی بەخۆ دەزانینە ئیشەکەی نەکاسی پێکەیە ئەتو هەمە دوعای دەکەی هەی بە قوربانی خودای بم دوعای بکە بەس کورە ئەمە دەورەمەندینە تو دەری نەزری دەکەم ها لەسەر دەفتەر دۆلاری کروژێری قسەکەمان دەزانم ئێستاکە بە کەلۆریە هەیە و ئینشاڵڵا خوای گەورە نازعی دەکە بەس نەزری مەکە برێ بای 1000 دیناری خێر دەکەنێ سەمون ئۆت کاکە برێ بای 5000 بقلاوەی دەکەی نەخێت ئەوە تەواوە ئەو ژنە پەقلاوە بابیەکە باشە و زارەوە دەڵێم بەخێر بێەوە سەلامەت بی بەجیسی وەزعت کووە حەیرانی بەجیسی کاتەمەشایەکەم بکەی ئەو قماشە کودەریە لە چێ کڕی ئەو هابەستایت ئەوە ناڵێ زۆر جوانە ئەو کودەرینەوە هەوریە و هەوریە لە تێزەکەی پیکە فات کڕین پیرۆزە وەڵڵای گەرەک نازدارە وەڵڵا لێم جێوەنیە ئەتوو سندل لەسەر منیە بەجیسی گوشی لە بەرکەی لێت دێت تەواو بە دڵی تۆ بێتەوە حەیرانی بم بەجیسی بەس بەجیسی خەریکە درم بتەقی ڕۆژەشی لەدەست نەزاتی ولا زاوام نییە خۆ دەفوتێنم ئێلۆ دیسان چ بووە؟ بۆ خودایی ئەو کابرایە نییە زۆری ساعتە هەر ئەمونی شێت کرد دەشێت مشکلێنگۆ نەبڕێتەوە تەلەفۆنی کردی بدەیت چ وەڵا ئەمە غەریبین گۆ دەکەین ئەو ئێوارێ داوەتی منە بەو وەختی بە کەلۆریەی ئێستا وەختی داوەتەیە لێ نییە ناچین کو ناچین؟ کچێن وەڵڵای وەبیللا وەتەڵای ئەوە لە بەوەی نییە ئەو غەریبیمە دەکە دەزانی لەبەر چیت لەبەر چیتی؟ گوێەوە داخوێنی ئەشیایەکیان کڕیە داخۆ قەدەفیان گۆڕیە نیە دیوی بمامین هەتا دڵمان پێ بتەقێری هەتا پۆز لێ بدن ئەوە بەڕادانم دای لە تووچای ئەوەیان لە میسڵ بۆم هاتیە ئەویان لەوێ بۆم هاتیە ئەتوورێ نەجات ئەتوڕدێن ئەو هادرێژ بێت نێژنانی بی ئەی باشە خۆ زاراوە نیە نەجات وێ خۆ زاراوە نیە چ مشکلە لێتی؟ زاراوە نیە کچێ زارا دەردی لە کرمنە کوڕەکە زارا چاوی دەکاتەوە جوانی دەباری باوەشی دەکاتەوە میهرەبانی دەباری دەوی دەکاتەوە ناکەی باسی دەوێ بکەیت زارا دەوی بکاتەوە ئێران و توورانی تێک بەردەدا بوومە لەرزەیە نازانم مشکلە لەگەڵ ئەوان ئەو خوشکەی تۆ چییە؟ ئەو چ بۆ کچینە؟ چیشم ئەو لۆ دەگیری؟ لە ئیمتحان خراپ بوو ئەدیە تو شەوێ هەتا سعات سێ شەوێ خیدیتە چیشم ئێ باوکە یەک پرسیارم غەڵەت کرد بۆیە خەفە دەخۆم ئەمیز بە کاملی هەموو جواب بەمەوە یعنی ئەوانی کەت هەموو بەڕاست جواب داوە ئەوان باش بوو بەس یەک پرسیارم غەڵەت بوو یعنی یەک غەلەتت کردی ئەوها دەگیری چیشم نەجاتی ولا زاوام هەموو ژیانی غەلەتە کەسی شعوری نییە ئەوەندە خەفەتێ ئەتولۆ دیسان بەحسیوانت کردەوە دەواز لەبی نەجات بۆ بابەتەی چە؟ پێتێک دەچم زۆر کچی من چاوم بەرایی نایەوە چی نەجاتی دەبینم ئەرە وەڵڵا ئێوارە دچینە ماڵە پورۆزارت باشە؟ وەڵڵا من نامدایە امتحانمێ خۆ دەزانی دەرسەکانم چەند گرانە بێم چی بکەم لێ بۆ خۆم دەرسی خۆمە چیشی ئاخر چیشی بابی خۆی زانە چەند ئاخرە ئەرێ وەڵڵا چیشم بە تو بخینە ئەمەش نییە ناچین وڵا دەچین ئەوەن دەرێم ناچی بەجیسی ئەمن دەڵێم دەچین و تۆ کو بەجیسی زمانی چ درێژە وەڵڵاهی نییە لە زاری زمانە درێژترە توش خوشێ زاری لێ وان لێ هاتی زارە فەقەتی لە تو کردیا و بابلی نەجات شەجی کردیانی زارا چی کردیا کچی ئەویش نییە سیفاتی وی هەگرتەوە نانی هەرامی لە هەرامی بێقی یان ڕەنجی دەگری یان سیفاتی دەگری ئەو کە پیاوە کە دەزانی چیە ئەمن حەزم لێ بابچین باشە ئەو جارە لەبەر دڵێ من واللهی لەبەر ئەو هەوریەی هەوری زۆر جوانیتن دەچیت ئێتە باشە بەم دەچم ئیشەکان دەکەم چۆ بخینە چ دەرسە خوێن دەمۆ سۆدێش بمانە ئاگاندی بۆندە لەبەر ڕۆژێ بەجیمێلا بۆندە لەبەر شەقەی بەجیمێلا هەر بشیش هەر بشی